لە هەرێمی کوردستان ناوچەیەکی ئێجگار زۆر لە بەمیندا چێندرا و لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەیە لەگەڵ هەوڵە بەردەوامەکانی دەستگای گشتی کاروباری من بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیان و بۆ پاکردنەوەی ئەو زەویانە لە من لە ڕێگەی تیمەکانیانەوە بەڵام ساڵانەش ڕێژەی قوربانیان برینداربوون و قوربانیان بەهۆی مین و پێداتەقینەوەی مینەوە هەڵکشان داکشان دەکا ئەم ساڵ تاوەکو ئێستا ڕێژەکە بەراورد بە ساڵی ڕابردوو ینی بەداخەوە با بڵێن ڕووی لە زیادبوون کردووە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی لەسەر ئەو بابەتە جەبار مستەفا سەرۆکی گشتی دەستگای کاروباری مینم لەگەڵە زانیاریمان لەبارەیەوە دەدات لەبارەی هەوڵەکانیشان بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیان و ڕێژەی قوربانیان کاک جەبار سڵاو لێبێت ئەگەر پێمان بڵێ ئەم ساڵ تاوەکو ئێستا ڕێژەی قوربانیان بەمین لە هەرێمی کوردستان چەندە و بە گوێرەی شارەکان ئەگە پۆلێن کرابی کام شار زیاتر بوو هۆکارەکەشی بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر سپاس دیارە زۆر بەداخەوە ئەم ساڵ ساڵی 2025 ڕێژەی قوربانیان لە چاو ساڵانی ڕابردوو زۆر بەرز بۆتەوە 25 ڕووداومان هەیە ڕووداوی قوربانیانی مین دیارە لە هەولێر نۆ ڕوودا و ڕوویانداوە لەو نۆ ڕووداوە چواری بریندارە و پێنجیشی جانی لە دەستداوە و لە سلێمانی 12 بریندارمان هەیە لە دوانیش جانی لە دەستداوە ئەوە چواردە گیان لە دەستدانێکمان لە گەرمیان هەیە و یەک ڕووداوێکی گیان لە دەستدانیش لە پارێزگای دۆکەیە کە شوانێکی عەرەب بوو بەو دوایە ڕوویدا 25 ڕێژەی قوربانیانی مین چی بۆچی دەگەڕێتەوە؟ وەڵا بە دەرەجەیەک هۆکارەکەی بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە یەکیان گوێپێنەدانی خەڵک و هاوڵاتیانی بەڕێز بە ڕێنمایی و ڕێنماییە هوشیاریەکانی دەستگای گشتی کاروباری مین و خاڵێکی تریش زۆربەی زۆری لە مانگەکانی 3 و 4 و 5 و ئەوانە ڕووداوەکان لەو مەوسمە ڕوودەدات لەو وەرزە ڕوودەدات کە وەرزی بەهارەیە و بۆ پەیداکردنی گژ و جیای بەهارە و ئەوانە و ئەو شوێنانەی کە زۆر ئەو ڕووداوانەشی تێدا ڕوودەدەن لە پارێزگای سلێمانی لە قەزای پێنجوێن بە دەرەجەیەک چکە تاکە قەزایە لە هەموو هەرێمی کوردستان زۆرترین خاچی بەمین پیس بووە وەی دوای ئەوە ناوچەی سیدەکانە کە زۆرترین ڕووداویش لەو شوێنە ڕوودات کە لە سنووری پارێزگای هەولێرە ئێمە وەکو دەستگا هەوڵتان نەداوە لەلایەن بەڕێبەرایەتە گشتەکانی شارەکانەوە ینی هەڵدن هۆشاری بۆ هاوڵاتیان بدەن تابلۆی هۆشارکردنەوە ئاگداکردنەوە دابنین لەوت ناوچانی کە مین لا چێندراوە؟ بەتاکید ئێمە لە ڕێگای هاوکاریەکانی ICRC سەلیبی ئەحمەر ئێمە زۆرترین دەتوانم بڵێم زۆربەی چێلگەمینەکانمان ئاماژە ڕێژ کردەوە و دوو بەردەوام تیمەکانی هوشیاریمان لە پارێزگای دهۆک لە پارێزگای هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان بەردەوام لە هەڵمەتی هوشیاری بەڕێوە دەبن لە ناو خەڵک و سەردانی گوندەکان دەکەن بەڵام هاوڵاتیان کەمتر گوێ بە ڕێنمایەکان و پابەند دەبن بە ڕێنمایەکان پابەند نین بەڕاستی چکە ئەگەر پابەند بن ئەو ڕووداوانە کەمتر دەبنەوە یان هەر ڕوونادەن پاکراوە لە مین کاک جەبار تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان چەندە ڕێژەکەت لەیە؟ بەڵێ خۆی لە ئەسڵ 776 کیلۆمەتری چوار گۆشە بووە لەو ڕووبەرە 576 پاک کراوەتەوە ئێستا 200 کیلۆمەتری چوار گۆشە ماوە لە هەرێمی کوردستان کۆتە پرسیار لەسەر بابەتی ئەوەی کە ئەو پرۆسی ئاشتی ینی بەردەوامە خەریکە ئێوە ئەگەر پرۆسی ئاشتی سەر بگریتن لە تواناتاندایە بتوانن کنەوە پشکین لەو شوێنان بکەن کە گەریلاکانی لێە؟ تەمەن نادەکەین پرۆسی ئاشتی لە نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستان بچێتە پێشەوە و سەر بگرێت و ئەو شوێنانەی کە لە چێلگەی مینن لە نێوان سوپای تورکیا و هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان کە
ساڵانێکی زۆرە تیمەکانی ئێمە ناتوانن کار لەو شوێنانە بکەن یان ئەو شوێنانە پاک بکەنەوە. بە تاکید ئەگەر ئەو پرۆسەی ئاشتیە سەر بگرێ ئەرچێکی قورسی زیاتر دەکەوێتە سەرشانی دەستگای گشتی کاروباری مین، دەبێ ئەو شوێنانە سەر لە نوێ PTSیان بۆ بکرێتەوە، ڕوپێویان بۆ بکرێ و چێلگەمینەکان ئەوەی کە شێوێنراوە بەهۆی شەڕ و پێکدادانەکانی نێوانیان ئەو چێلگەمینانە ئاماژە ڕێژیان بۆ بکرێتەوە. و یەکێک لەو ڕووداوانەی کە لە سنوورانە ڕوویدا ئەو شوانە عەرەبەی لە دۆک بە تاکید ئەوە هۆکارێک بوو کە ئەو شوێنێک ئەو شوانە عەرەبە بۆی چوبوو شوێنێکە ڕێگە پێنەدراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵک بۆی بچێ، بەڵام چوو بوو. بۆیە ئەگەر بێت و پرۆسەی ئاشتی سەربگرێت بە تاکید پێویستمان بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و پێویستمان بە بودجەی زیاتر هەیە بۆی بتوانین ئەو شوێنانش ڕوپێوی بکەین و لە بیخەینە پلانی کارکردنی پاکردنەوەی خۆمان. بۆ زانیەکان زەبار مستەفا سەرۆکی گشتی دەستگای کاروباری مینی هەرێمی کوردستان هێوی وەکو میوانەکەم ئاماژە بۆدا ئەم ساڵ ینی بەراورد بە ساڵیان ڕابردوو ڕێژەی قوربانیانی مین لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردن سەرباری ئەوەی کە دەستگای گشتی کاروباری مین هەڵمەتی و شاری دەست پێ کردووە ئەو ناوچانەیە کە مەترسی هەنە تابلۆی ئاگادارکردنەوەی دانەوە، بەڵام ساڵانە ینی ڕووداوەکان ڕوو لە زیادبوون دەکات.